کارەبای 24 کاتژمێری و دیوە شاراوەکانی هەزاران کەس بێکار بوون. هەمووان هەرچاویان لەسەر ئەوەیە کە کارەباکەیان بۆ تا 24 کاتژمێری و ڕزگاریان بووە لە مۆلیدە و هەڵدانەوەی جۆزە. بەڵام هەمووان بێئاگان لەوەی هەزاران کەس بەهۆی کوژانەوەی مۆلیدەکان بێکار و کاسبی بوون و کەسیش ئاوڕیان لێ ناداتەوە. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 12,000 مۆلیدە هەبوون کە دابەش ببوون بەسەر 4 شاری سەرەکی و 4 ئیدارەی سەربەخۆ و 28 قەزا و 126 ناحیە و 5,000 گوندە. ئەم مۆلیدانە لە نیکەم 2 تا 3 کەسکاریان تێدا دەکرد جگە لە خاوەنی مۆلیدەکان. بە کوژانەوەی ئەو مۆلیدانە لە نیکەم 40,000 کەس ڕاستەوخۆ بێکار بوون. جگە لەو دەستیکارەی مۆلیدەکانی بەگەردەخست کۆمەڵە کۆمپانیا کاریان هاوردەکردنی ئەشیا و پێداویستی ئەو مۆلیدانە بوو کە مانگانە لانیکەم بە بەهای 10 میلیۆن دۆلار کەلوپەل و پێداویستیان دەفرۆشت و ئەوە ببووە سەرچاوەیەکی سەرەکی داهاتیان. بەڵام ئەمانەش وەکو کرێکارەکان بێکار و داهات بوون. لەگەڵەوەی پرۆژەی ڕووناکی بووە دڵخوازی خەڵک و ئاواتی 34 ساڵەی ڕابردووی بەدیهێنان و ئیدی بابەتی بڕان و پچڕانی کارەبا بووە خەونێک بەڵام دەبوو. لەگەڵەوەدا ڕەچاوی ژیان و گوزەرانی خەڵکی تر بکرایە کە مۆلیدە ببووە سەرچاوەی سەرەکی بژێوی ژیانیان. وەستای چاکردنەوەی مۆلیدە کە ژمارەیان لە سەر و 1000 کەسەوەیە، دابینکاری گاز و ڕۆن و فلتەر، خاوەن ئەو کۆمپانیایانەی کە سەدان مۆلیدەی نوێیان هێنابوو، دیسان بەهۆی لابردنی مۆلیدەکان زیانمەند بوون و لە ئێستادا نەکەس لەو مۆلیدانە دەپرسێتەوە کە هەزاران دۆلاریان پێدراوە و نەکەسیش دەزانێت چارەنووسی ئەو هەموو پارەیە چی لێدێت. کارەبا 24 کاتژمێریەکە هەر دیوێکی دەبینرێت لە کاتێکدا کە نرخەکەی گیرفانی خەڵکی هەڵتەکاندووە و مانگانە بەشێک لە موچەی موچەخۆران بە شێوەی بازنەی دەگەڕێتەوە قاسەکەی وەزارەتی کارەبا. نرخی کارەبا نوێیەکە هێندە گرانە کە لەسەر خشتەی فرۆشتن بەراورد ناکرێت بە نرخی کارەبا لە وڵاتانی دراوسێ بەتایبەت ئێران و سعودیە و ئیمارات و ئۆردون. هەروەها نازانرێت ئەم کارەبایە لە کام وڵات و بە چ نرخێک دەیکردنەوە. بێکار و کاسبیکردنی هەزاران کەس ناڕەزایەتی و گلەیی و تووڕەی خەڵکی لێکەوتۆتەوە و خاوەنکار و کرێکار و بازرگانانی ئەم بوارە دەڵێن دەبوو لانیکەم پێشتر ئاگادار کرابان و لانیکەم حساب بۆ ژیان و قوت و بەرژەوەندی ئەوانیش کرابە. نەک بەو جۆرە بێکار و پارە و موچە ببن.